لیژنەیەکی دیکەی حکوومەتی عێراق بە وردبینی لە لیستی موچەی سەرجەم فەرمانبەرانی وەزارەتەکان و دەستەکان هاتووەتە هەرێمی کوردستان و داوایان لە وەزارەتەکان کردووە زانیاریان لەسەر ژمارەی فەرمانبەرە هەمیشەیەکان و گرێبەستەکان پێ بدەن تاوەکو لە نزیکترین کاتدا دەست بە وردبینی لیستی موچەی سەرجەم وەزارەتەکان بکەن. سێ گروپن ئێستا دابەش بووینە بەسەر 32 وەزارەت و دەستە لە هەرێمی کوردستان و وەزارەتی داراییش لەگەڵیاندایە بۆ وردبینیکردن لە لیستی موچە وردبینیکردن لە لیستی کارمەندان و بە یاروایە بەیانی سەردانی مەیدانی وەزارەتەکان بکەن. ئەو لیژنەیە هاتووە جیاوازە لە لیژنەکەی دیکەی کە وردبینی لە لیستی موچەخۆرانی هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە دەکەن. ئەو لیژنەیە لە 10 کەس پێکاتوە و زانیاری پێویستە سەر میلاکات و ژمارەی فەرمانبەرانی هەمیشەیی و گرێبەستیان دەوێت. دوای وەرگرتنی ئەو زانیارانەش ڕاستەوخۆ لیژنەیەکی دیکەی 20 کەسی پسپۆر دێنە هەرێم و دەست بە وردبینی دەکەن. ئەوان داوای ئامادەکردنی لیستەی زانیاریان لێکردین لەسەر دوو شتیان یەکیان لەسەر ئەو میلاکەی کە هەیە میلاچی ئەوەی کە پێڵێن بەردەوام لەگەڵ ئەو میلاکەی کە گرێبەستە هەروەها ئەو موچانێک کە بۆ میلاچی بەردەوام و میلاچی گرێبەستەکە خەرج ئەکرێن مانگانە و مانجی 12 ساڵی 2017 وەکو بنەمایەک دابدرێ بۆ ئەو موچە و ئەو میلاکەی کە حکوومەتی هەرێم هەیەی لیژنەی تر دێن بەڵام ئەوەستێتە سەرەوەی ئێمە کارەکانمان ئامادە بکەین واتە ئەو لیستانێک کە داوامان لێکراوە لە ڕێی ئیمێڵێکەوە بۆیان بنێرین ئێمە چەند زووتر بینێرین ئەوانش بەڵێنی ئەویان داوە کە زووتر تیمەکانی تریان بنێرن بۆ تەدقیقکردنەوەی بابەتەکان لەگەڵ وەزارەتەکان یان دام و دەستگا حکوومیەکان بەجیا. بەڕێوەبەری گشتی و یەکەشمێریارەکانی وەزارەت و دەستەکان لەگەڵ ئەو لیژنەیە کۆبوونەوە بێجگە لە وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی و پێشمەرگە و ناوخۆ بڕیارە لە ئایندەیەکی نزیک لیژنەیەک بە سەرپەرشتی ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێتە هەرێمی کوردستان و باس لە موچەی هەردوو وەزارەتی پێشمەرگە و ناوخۆش بکەن. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.